ئەوڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێک لە کوردستان و ئەو مەسایلێکە لە کوردستان هەیە هێندە گفتوگۆمان کرد و ئەو مەترسیەکان و ئەو چاوەڕوانە ئەوەی کە چاوەڕوان دەکرێت دواتر دێتە پێشی ئەویشن هێندێک باس کرد. ئەمە کۆنگرەی نەتەوەی کوردستان هەمیشە کاریەوە بووە کە لە هەموو مەسایلێکیدا لە هەموو مەشاکلێکیدا خۆ بە شەریکی ئەحزابی کوردی دەزانی بەشەکە لە نەتەوەی کورد و زۆرتری نەتەوەی کورد چاوی لە کۆنگرەی نەتەوەی کوردستانە. ئەمە بۆمە هەموو کورد هەریەکە، هەموو کوردستان هەریەکە، هەموو پارتیەکان بۆمە هەموو جێ حورمەتن. وەک لێرەش بەحەسکەن ئەمە ئەوەلین دیدارمان هاتووە لە خزمەتەوە بە ڕێزانەی کە بەڕاستی بە ساڵانە لە بنیادنانەوەی کۆنگرەی نەتەوەی کوردستانیش یەکێتی نیشتیمانی کوردستان چالاکانە بەشداری کردووە، پشتیوانمان بوونەوە. ئەوە بۆمە خەڵکی باشووری کوردستانە و حیزبەکانی باشووری کوردستانە کە دیارە ئەوان هەموو شتێکیان دەبی دەنەزەر بگرن، مەترسیەکانی داخلی خارجیەوەنە هەموو دەنەزەر گیراوە کە ئەوڕۆ ئەو بڕیارە دەدەن. ئومێدەوارم کە باشیان فکر لێ کردبیتەوە کە نەتیجەکە چ دەبی. ئەوە بۆ من زۆر مهمە. ئەگەر دیارە مافی چارەنووس مافی میلەتانە حەقی مەیە کە ئەمە چارەنووسی مە دەدەستی خۆندابی.